مانگرتن قوتابخانەی خەباتی چینایەتی کرێکاران. مانگرتن لە ڕژیمی کۆماری ئیسلامی حرەکەتێکی پێچەوانەی یاساییە. بە درێژایی ماوەی دەسەڵاتی ئەم ڕژیمە گەلێک جار یاسای کار نووسراوەتەوە و تەبسەرە و ئیسلاحیەی جۆراوجۆری بۆ زیاد کراوە و یان لێی کەم کراوەتەوە. بەڵام لە هیچ کام لە ڕەشنووسەکاندا و لە هیچ کام لە دەقە پەسەند کراوەکاندا تەنانەت جارێکیش وشەی مانگرتنی تێدا بەکار نهاتووە. هەر ئەڵێی وەها حرەکەتێک لە کۆمەڵگەی ئێراندا لە بنەڕەتدا بوونی نییە. بەڵام سەرەڕای ئینکار و داپۆشینی ڕژیم مانگرتنی کرێکاری کابوسێکی بەردەوامی دەستگا سەرکوتگەرە ڕاستەوخۆکان لە وەزارەتی ئیتلاعات و ئیتلاعاتی سپا، فەرمانداران و ئوستاندارانەوە تا ناوەندەکانی سەرکوتی ناڕاستەوخۆی وەک ڕێکخراوە دژی کرێکاریەکانی خانەی کاریگەر و شۆڕا ئیسلامیەکان و تریبونەکانی نوێژی هەینی و هیتری کارابووە. مانگرتن و ناڕەزایەتی بەشێکی گیانەکراوەی مەوجودیەتی چینێکە کە سەروەت و نیعمەتە کەڵەکە کراوەکان لەم کۆمەڵگایەدا بەرهەمی کار و ڕەنجی ئەوە. حەقدەستێک کە سەرمایەداران ئەیدەن بە کرێکاران تەنیا بەشی ژیانێکی مەمرە و مەژی خۆیان و بنەماڵەکانیان دەکات تا بتوانن سبەینێ دیسان بچنەوە سەرکار و سەر لە نوێ بچەوسێنەوە و سەروەت بەرهەم بێنن. بەڵام کرێکاران لە بەرامبەر ئەم بارودۆخە زاڵمانەیەدا تەسلیم و بێئیرادەنین. ئەگەر سەرمایەداران هەموو هەوڵی خۆیان بەکاردێنن تا بەدانی حەقدەستی کەمتر بە کرێکاران بەخۆ بواردن لە ئەنجامی ئەو تەعهودانەی داویانە و تەوافقیان لەسەر کراوە لەگەڵ کرێکاران سوود و قازانجەکانیان زیاتر بکەن لە بەرامبەردا کرێکارەکانیش بۆ باشترکردنی بارودۆخی ژیانی خۆیان و بنەماڵەکانیان مانگرتن وەک شێوازێکی کارە لە دژی سەرمایەداران و دەوڵەتی پشتیوانیان بەکاردێنن. دەستپێکی مانگرتن سەرەتای خەباتی هەدەفمەندی کرێکارانە وەک چینێک لە دژی نظامی سەرمایەداری. تا پێش لەو شێوازە لە خەبات کرێکاران تەنیا بە شێوەی فەردی لە کێشمەکێشەکانیدا لەگەڵ سەرمایەدارانی قازانجپەرست دەرگیر بووە. بەڵام لەوە بدواوە کرێکاران فێر دەبن کە چۆن هێزی بە کۆمەڵی خۆیان لەم نەبەردەدا بەکاربێنن. کرێکاران فێر دەبن کە خەباتی بەتەنیایان لەگەڵ سەرمایەداران بە هیچ کۆ ناگات. کرێکاران لە جەریانی مانگرتندا لە ژێرباری سوکایەتی پێکرانی هەموو ڕۆژەیان لەلایەن سەرمایەدارانی قازانجپەرستەوە پەشڕاست دەکەنەوە و باوەڕ بەخۆبوون و کەرامەتی ئینسانی خۆیان بەدەستێننەوە. لەگەڵ دەستپێکردنی هەر مانگرتنێکدا خاوەنکاران بۆیان دەردەکەوێت کە مەیدانداری ئەوان لە دژی کرێکاران سنوورێکی هەیە و ئەوان ئیتر حاکمانی بێ ئەملا و ئەولا بەسەر چارەنووسی کرێکارانەوە نین. کرێکارانیش دەزانن کە ڕێگایەک بۆ ڕزگار بوون لە فەلاکەتێک کە سەرمایەداران بە سەریاندا سەپاندوون بوونی نییە و هیوا بە ڕزگاربوون لە ژیانی ژێردەستەبوون لە وجودیاندا چەکەرە دەکات. لە جەریانی مانگرتندا کرێکاران ڕوبەڕوو لەگەڵ سەرمایەداران و توێژ دەکەن، مافەکانیان بە پشتیوانی هێزی یەکگرتوانەی خۆیان داوا دەکەن. بەم جۆرە ئەگەر بۆ ماوەیەکی کورتیش بووە هەست دەکەن کە لەگەڵ سەرمایەداراندا لە ئاستێکی یەکساندا. لە ڕۆژەکانی مانگرتندا ئەوە کرێکارانن کە دەستور بە سەرمایەداران دەدەن و بەسەریاندا فەرمان ئەکەن. ترس لە شەکڵگرتن و گشتگیربوونەوەی واها ڕۆحیەیەکە کە دەوڵەتانی پشتیوانی سەرمایەداران تووشی وەحشەت دەکات و سەر لێ شێواوانە ئامرازەکانی سەرکوتی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆیان لە دژی کرێکاران بەکاردێنن. کاردانەوەی دەوڵەتەکان ئەوە فێری کرێکاران دەکات کە بۆ بە ئاکامگەیاندنی ئەم نەبەردە دەبێ وشیارانەتر و ڕەزمەندەتر بێنە مەیدانی ئەمەلەوە. مانگرتن چاوی کرێکاران نەتەنیا بەڕووی ماهیەتی سەرمایەداران بەڵکو بەڕووی ماهیەتی دەوڵەت و یاساکانیشیدا دەکاتەوە. هەر مانگرتنێک ئەم ڕاستیەی کە دەوڵەت دژمنی کرێکارانە و چینی کرێکار دەبێ خۆی بۆ خەبات لە دژی دەوڵەت و بۆ دەستەبەرکردنی مافەکانی هەموو خەڵک ئامادە بکات و بیر کرێکارانی دێنێتەوە. مانگرتن ئەوە فێری کرێکاران دەکات کە بەیەکەوە بن، نیشانیان ئەدات کە ئەوان تەنیا کاتێک کە یەکگرتوو بن دەتوانن لە دژی هەموو سەرمایەداران خەبات بکەن. مانگرتن فێری ئەویان دەکات کە بیر لە خەبات لە دژی حکوومەتی پۆلیسی بکەنەوە و بۆ ئازادی هەموو خەڵک سەرجەم ئەوانەی کە زەحمەت دەکێشن لە ژێر کۆت و بەندی ئیستبداد خەبات بکەن. بەم جۆرە
مانگرتن مەیدانەکانی خەباتی سیاسی بەڕووی کرێکارانی پێشڕە و ڕێبەرانی کرێکاریدا دەکاتەوە. فێریان دەکات کە ئەرکی گۆڕینی ئەم کۆمەڵگا پێچەوانەی کە چارەنووسی لە دەستی چینێکی زەر و سفەتدایە لە ئەستۆی ئەوانە. کرێکاران بە درێژەدان بەم خەباتە فێر دەبن کە سەرجەم هەڵاواردنە کۆمەڵایەتی و سیاسیەکان، برسێتی قات و قڕی، ستەمکێشی سەرژنان، هەڵاواردنی ڕەگەزی، ئێعتیاد، لەشفرۆشی، کاری منداڵانی خیابانی و سەرجەم فەسادێکی لەم کۆمەڵگایەدا کە هەیە بەرهەمی نیزامێکە کە لە باری مێژووییەوە تەمەنی بەسەر چووە و بەدەستی پڕتوانای چینی کرێکار دەکرێت بگۆڕدرێت. بزوتنەوەی کرێکاری لە هیچ وڵاتێک مافی مانگرتنی لە ڕژیمە سەرمایەداریەکانی حاکم سوال نەکردووە، بەڵکو ئەم مافەی بەهێزی یەکگرتووی و خەباتی خۆی بەدەستێناوە. لە ئێرانی ژێردەسەڵاتی ڕژیمی ئیسلامیدا ئەگەر چی ڕژیم وەها مافێکی قەت بۆ کرێکاران بەڕەسمیەت نەناسیوە، بەڵام مانگرتن بەردەوام یەکێک بووە لە ئامرازەکانی جەماوەری کرێکاران بۆ دەرکێشانی بەشێک لە مافەکانی لە گەروی سەرمایەداران و دەوڵەتەکانیان. مانگرتن ئامرازی خەباتی بە کۆمەڵی کرێکارانە. مانگرتن مەدرسەیەکە بۆ ئامۆزشی چینی کرێکار لە خەباتێکی چارە نووسازدا کە خەریکە بەرەو پێشی ئەبات. مانگرتن دەرفەتێکە بۆ دەرکەوتن و پەروەردەی هەڵسوڕاوان و ڕێبەرانی کرێکاری. لە جەریانی مانگرتندایە کە کرێکاران هەست بە پێویستی ڕێکخراوبوون و یان نەزمدانی زیاتر بە ڕێکخراوەکانیان دەکەن. لە جەریانی مانگرتندایە کە کرێکاران خاڵە بەهێز و لاوازەکانی حەڕەکەتی بەرەو پێشی خۆیان دەناسن و تەجروبەکانیان بۆ خەباتی چارە نووسازی داهاتوو دەوڵەمەندتر دەکەن. لە جەریانی مانگرتندایە کە هاوڕێتی و هاوپشتی کرێکاری بەهێز دەبێت. لە ڕۆژەکانی مانگرتندا بنەماڵە کرێکاریەکان زیاتر لە پێش و لە یەکتر نزیک دەبنەوە و لە چارەسەرکردنی کێشە و گرفتی ڕۆژانەیاندا یارمەتی یەکتر دەدەن. هیچ ڕادەیەک لە خزمەتگوزاری و بیمەکان، هیچ ڕێژەیەک لە زیادبوونی حەقدەست، هیچ باشتربوونێک لە بارودۆخی مەنیکار بەرهەمی بڕیاری دڵخوازانە و ئیختیاری لەلایەن سەرمایەدارانەوە نەبووە. هەر مافێکی کە لەم بوارانەدا بەدەست هاتووە تەنیا بەرهەمی خەباتی ڕاستەوخۆی کرێکاران و یان ترسی سەرمایەداران و دەوڵەتەکەیان بووە لە کاردانەوەی تند و پەرەسەندنی زیاتری خەباتی کرێکاران. سەرمایەداران و دەوڵەتەکەیان تا کاتێک کە لەگەڵ ناڕزایەتی و خەباتی کرێکاران لە شێوازی مانگرتندا بەرەوڕوو نەبنەوە، لە بەرامبەر تەرح و هاتنە گۆڕی خواست و داواکاری کرێکاران لە شێوەی دیکەی خەباتدا خۆیان جێل دەکەن. بەڵام کاتێک کرێکاران پرۆسەی بەرهەمهێنان و کەڵەکەکردنی سوودی سەرمایەیان ڕاگرت، ئەو کاتەیە ترس لە گیانیان دەنیشێ و لێیان حاڵی دەبێت کە چۆن شوشەی تەمەنی نزامەکەیان لە دەستی ئەو بێبەشانەدایە کە تا دوێنێ کردبوویان نەکۆی لەو سوکایەتیان پێدەکردن. مانگرتن قوتابخانەی خەباتی چینایەتی کرێکارانە لە دژی نظامی سەرمایەداری.